بەناوی خوای گەورە ئەو کاتتان باش قوتابیانی بەڕێز لە ڤیدیۆ پێشوو باسی چۆنێتی بەکارهێنانی هاوچێشە و نەخشەی لاگرانژمان کرد بۆ شیکارکردنی پرسیارەکان. یەکێک لەو پرسیارانەی کە باسمان کرد موشن ئەندەر گراڤیتی یان جوولەی پارتیکلێک لەسەر هێڵێکی ڕاست. جا بۆ شیکارکردنی ئەم پرسیارە وتمان چەند تێبینیەک هەیە لە هەموویان گرنگتر بەخێرایی تێبینیەکانتان بۆ دووبارە دەکەینەوە دەبێ وێنەی سیستمەکە بکێشین. ئەمە تێبینی یەکەمە بۆ نمونە پارتیکلێک لەسەر هێڵێکی ڕاست دەڕوات یان موشن ئەندەر گراڤیتی. بۆ دیاریکردنی شوێنی پارتیکلەکە پێویستیمان بە کۆردینەیتێک هەیە کەواتە ژمارەی جەنەرالایزد کۆردینەیتەکان دەکاتە 1 و جەنەرالایزد کۆردینەیت دەکاتە x. ئەمە تێبینی یەکەم لە هەموو پرسیارێک دەبێ وێنەی سیستمەکە و کۆردینەیتەکە لەسەر سیستمەکە دیاری بکەین. تێبینی دووەممان دیاریکردنی جوولەوزەی سیستمەکەیە. دواتر تێبینی سێیەم پۆتێنشەڵ ئینێرژی سیستمەکە دیاری دەکەین کە لێرە لەم ئێگزامپڵە لە موشن ئەندەر گراڤیتی ماتەوزەی کێشکردنە کە دەتوانین بە واستەی بەرزیەکەی بیدۆزینەوە ئەگەر زەوی بکەینە ڕفرێنس لێڤڵ. تێبینی سێیەممان دوای دۆزینەوەی جوولەوزە و ماتەوزەی سیستمەکە دەتوانین نەخشەی لاگرانژ بدۆزینەوە کە دەکاتە تی کەم ڤ. دواتر دێین هاوچێشەی لاگرانژ بەکاردێنین بۆ ئەو سیستمە کە دووجار داتاشراوی نەخشەی لاگرانژ وەردەگرین لە لای ڕاست بەنسبەت x دەکاتە سالب mg ئەمەیە و لە لای چەپ داتاشراوی l وەردەگرین بەنسبەت مشتەقەت x. ئەو دوو لەگەڵ ئەو دوی دەڕوات دواتر m مشتەقەت x کە داتاشراوی وەردەگرینەوە جارێکتر بەنسبەت زەمن m دەبڵ مشتەقەت x. دواتر دەتوانین بە بەکارهێنانی هاوچێشەی لاگرانژ بگەینە ئەنجامی سیستمەکە کە ئەو ئەنجامەی کە دەستمان کەوت هەمان ئەو ئەنجامەیە کە نیوتن دەڵێ لە موشن ئەندەر گراڤیتی فۆرس دەکاتە سالب mg. واتە هەموو پارتیکلێک بەهۆی هێزی کێشکردنی زەویەوە بە هێزی ناقس mg واتە کێشەکەی کە دەکاتە mg یعنی بە ئاراستەی زەوی بۆی سالبە دێتە خوارەوە. و ئەم هاوچێشەیەش هەمان ئەو ئەنجامەیە کە لێرە دەستمان کەوت بە بەکارهێنانی لاگرانژ. کەواتە لاگرانژ ئان نیوتن are identical یعنی هاوشێوەن. بە هەمان شێوە دەتوانین چەند پرسیاریشتر شیکار بکەین بەڵام بە بەکارهێنانی هاوچێشەی لاگرانژ لە جیاتی نیوتن. بۆ نمونە یەکێک لەو سیستمانەی کە هەیتمان لێرە هارمۆنیک ئۆسیلێتەر. ئەمە بابەتێکە کە لە تاقیگەکانی فیزیا لە پۆلی یەکیش تەڵەبە وەری دەگرێت بۆ دیاریکردنی شوێنی پارتیکلەکە یان لادانی پارتیکلەکە لە خاڵی سرەوتنەوە. خاڵی سرەوتن یعنی ریلاکسد پۆزیشن. چەند سپرینگەکە درێژ بووە چەند لای داوە یعنی درێژی سپرینگەکە چەند زیادی کردووە یان چەند کەمی کردووە. کەواتە جارێکتر لێرە لەم سیستمە بۆ دیاریکردنی شوێنی پارتیکلەکە پێویستیمان بە یەک کۆردینەیتەیە دەرین n دەکاتە 1 کەواتە جەنەرالایزد کۆردینەیت q1 دەکاتە x. ئەو تێبینی یەکەمە کە دەڵێن دەبێت وێنەی سیستمەکە بکەین لەگەڵ ئەوەش لەسەر سیستمەکە دەبێت جەنەرالایزد کۆردینەیت دیاری بکەین کە لێرە n دەکاتە 1 واتە the system has 1 degree of freedom و q1 equal to x واتە جەنەرالایزد کۆردینەیت یەکسانە بە x. تێبینی دووەم وتمان دەبێت جوولەوزەی سیستمەکە دیاری بکەین کە لێرە دەکاتە 1/2 m کەواتە لەبەرەوەی کۆردینەیتەکەمان xە کەواتە خێراییەکەی دەبێتە مشتەقەت x بۆ لای ڕاست ویان مشتەقەت x بۆ لای چەپ. کەواتە هەردوو حالەتەکە لەبەر ئەوەی جوولەوزە دەکاتە خێرایی تواندوو
دەکاتەوە موجب کەواتە جوولەوزەی سیستمەکە دەدۆزینەوە کە دەکاتەیەک لەسەر 2 m مشتقەت x توان 2 چونکە کە q1 دەکاتە x کەواتە مشتقەت q1 دەکاتە مشتقەت x واتە داتاشراوەی بەنسبەت x. تێبینی سێم پۆتێنشەڵی سیستمەکە کە لێرە ماتەوزەی سیستمەکە دەکاتە ماتەوزەی زێڕی ماتەوزەی سپرینگ هەر کاتێک سپرینگمان هەبوو ئەگەر نەگۆڕ سپرینگەکە کەی بێت ماتەوزەی زێڕی دەکاتە 1 لەسەر 2 چەند لای داوە سپرینگەکە x کەواتە بەپێی کۆردینێتێکی کە دیاریمان کرد x دەبتە x توان 2 کەواتە ماتەوزەی سیستمەکەشمان دیاری کرد. دیاریکردنی جوولەوزە و ماتەوزە دەتوانین نەخشەی لاگرانژ بدۆزینەوە L دەکاتە T کەم V واتە ئەگەر بە هاوچێشە بنووسین L لێرە دەکاتە 1 لەسەر 2 m مشتقەت x توان 2 کەم 1 لەسەر 2 k x توان 2 کەواتە ئەمە تێبینی سێمە کە دوای نەخشەی لاگرانژ دەدۆزینەوە. بزانە کۆردینێتەکان دیاری دەکەین خاڵی 1 خاڵی 2 جوولەوزەی سیستمەکە خاڵی 3 ماتەوزەی سیستمەکە خاڵی 4 نەخشەی لاگرانژ خاڵی 5 و کۆتایی لێرە بەکارهێنانی هاوچێشەی لاگرانجە کە لێرە لەبەرەوەی وتمان دوو جار داتاشراوەی نەخشەی وەردەگرین لە لای ڕاست L نسبەت مشتقەت x ئەنە پارشەل چونکە L نەخشەیە لە بۆ x و مشتقەت x و لە لای ڕاستیش داتاشراوی L وەردەگرین بە نسبەت x. بزانن چی لێ d/dt وەکو خۆی داتاشراوی L بە نسبەت مشتقەت x بەشی یەکەم لێرە کە جوولەوزەی سیستمەکەی مشتقەت x تێدایە کەواتە دەبێت m مشتقەت x یەکسانە لە لای ڕاست L بە نسبەت x کە دەکاتە سالب ئەو سالبمان هەیە 2 لەگەڵ 2 دەڕوا دەبێتە kx. ئەم جارە جاریشتر لە لای ڕاست مشتەقەی ئەوەی ناو کەوانە وەردەگرینەوە کە m مشتقەت x بە نسبەت t کەواتە دەبێتە m دەبڵ مشتقەت x یعنی دوو جار داتاشراوە بە نسبەت x ناقسن kx یعنی یەکسانە ناقص kx جا ئەگە بەو شێوە بینووسین یان بەو شێوە فەرق ناکات m دەبڵ مشتقەت x زائدەن kx دەکاتە 0. کەواتە ئەگە سەیری بکەین ئەم دیفرێنشیەڵ ئیکوێشنەیە هەمان ئەو دیفرێنشیەڵ ئیکوێشنەیە کە لە بەشی سێم بە بەکارهێنانی هاوچێشەی نیوتن دۆزیمانەوە بۆ هارمۆنیک ئۆسیلێتر. ئەم دیفرێنشیەڵ ئیکوێشنە پێدەڵێن دیفرێنشیەڵ ئیکوێشن ئۆف هارمۆنیک ئۆسیلێتر کەواتە مەبەستیش لێرە ئەگەر تەماشای پرسیارەکە بکەین دەڵێ find the differential equation کەواتە ئەوە مەطلوبی پرسیارەکەیە find the differential equation. بەڵام کاتێک ئەگە پرسیارەکە گوتی find and solve یعنی ئەگەر گوتی find and solve the differential equation ئەو کاتە دەبێت ئەم differential equationش شیکار دەکەیت. طبعاً بۆ شیکارکردنی ئەم differential equationە ئەوە جارێشتر دەتوانین بگەڕێنەوە سەر بابەتی differential equation کە ئێوە دەرسێکی تایبەتتان هەیە لە پۆلی 2 بەناوی differential equation بە هەر ڕێگایەکیش بەکاربێنین بۆ شیکارکردنی ئەم differential equationە ڕێگایەکە دروستە و گونجاو دەبێت. بەڵام ئەمە لێرە لەم پرسیارە لە ئێگزامپڵی دڵێ find the differential equation کاتە لێرە دەتوانین بۆستی ئەمە ئەگەر بینجارشتر ئەم پرسیارە شیکار بکەینەوە find the differential equation for damping harmonic oscillator. طبعا لێرە هەموو ئەو شتانی کە لە هارمۆنیک ئۆسیلێتر باسمان کرد لە وێنەی سیستمەکە و لەوانە بەڵام یەک جیاوازی هەیە کە دەڵێ damping harmonic oscillator واتە ئەگەر بەرگری هەوا وەربگرین بەرگری هەوا لێرە دەکاتە سالب c مشتقەت x لە هارمۆنیک ئۆسیلێتر ئەگەر باسی دامپینگ نەکرابوو وەکو ئێگزامپڵەکەی پێشتر
for harmonic oscillator واتە بە فرامۆشکردنی بەرگری هەوا بەڵام ئەگە ئێمە بەرگری هەوامان وەرگرت ئەو کاتە هەمان differential equation بەکاردێنین بەڵام زائد ئەم differential equation کاتێک کە باسی بەرگری هەوا دەکات دەبێت differential equationەکە بگۆڕین لە بۆ لاگرانژان جیاوازەکە لەکوێیە d over dt گۆڕانی l بەنسبەت مشتقەت x وەکو خۆی ئەمە لە لای چەپ بەڵام لە لای ڕاست زانە dl بەنسبەت dx ئەمە دەمێنێ زائد بەشێک زیاد دەکەین وتمان کە پێی دەڵێن q داش ئەمە بەرگری هەوایەکە کەواتە ئەگە سەیری differential equationەکە بکەینەوە جارێکتر ئەوە کە پێی دەڵێن differential equation یان هاوکێشەی لاگرانژ کە بەکاردێ بۆ دۆزینەوەی differential equationەکە جارێکتر هەموو ئەوانەی کە پێشتر باسمان کرد لە خاڵەکان ینی بۆ نمونە خاڵی یەک لێرە دووبارە دەبێتەوە خاڵی دوو تیبینیت جلەوزەکە وەکو خۆی دەمێنێ ماتەوزەکە وەکو خۆی دەمێنێتەوە نەخشەی لاگرانژ جارێکتر وەکو خۆی دەمێنێتەوە کەواتە جیاوازەکە تەنیا لە تێبینی پێنجەم دەبێت کەوە کارهێنانی نەخشەی لاگرانژ ئەو کاتە q داشیش لێرە لە سیستمێک ئەگەر باسی بەرگری هەوای کرد لە دامپینگ هارمۆنیک ئۆسیلێتر بەرگری هەوا کە دەکاتە سالب c مشتقەت x کە پێچوانێت جوولەیە لەبەر ئەوە دائیمەن ئەو سالبە دادنین گوتمان لە جاتی ئەم فۆرسە ئێمە جەنەرالایزد فۆرس بەکاردێنین کە دەکاتە q داش لێرە دەبتە سالب c مشتقەت x کەواتە هەموو ئەوانەی پێشتر کە باسمان کرد وەکو خۆی دەمێنێتەوە جگەلەوەی ئەم تێرمە زیاد دەکەین کە دەکاتە سالب c مشتقەت x کەواتە نەخشەی لاگرانژ جارێکتر یان هەموو جلەوزە ماتەوزەکان وەکو خۆی دەمێنێتەوە differential equationەکە دەگۆڕێت بە بەکارهێنانی ئەم هاوکێشەیە ئەو کاتە چی لێ دێت m دەبڵ مشتقەت x مان هەیە ئەو تێرمە زیاد دەبێت دەبتە زائد c مشتقەت x زائد kx دەکاتە سفر کەواتە ئەم differential equationەش پێی دەڵێن differential equation of ئەو جارە damping harmonic oscillator چکە ئەگە سەیری بکەین جگە لە هەردوو تێرمەکەیتر ئێرە بەرگری هەواشمان هەیە کە دەکاتە c مشتقەت x ئەنجا ئەگەر جارێکتر پرسیارەکە تەنها داوای find the differential equationی کردبوو ئەو کاتە لێرە دەوەستین بەڵام ئەگەر گوتی solve ئەو کاتە دەگەڕێنەوە سەر هەلی ئەوە طبعا هەلی ئەوە لە چاپتەر 3 ئێمە بە دووری درێژی باسمان کردەوە بۆ دامپینگ هارمۆنیک ئۆسیلێتەر اعتیمادن لەسەر قیمەتەکانی m قیمەتێکی هەیە لە بۆ سیستمەکە c نەگۆڕی بەرگری هەوایە لەگەڵ نەگۆڕی سپرینگەکە ئەگەر ئەم قیمەتانە بزانین اعتیمادن لەسەر ئەم قیمەتانە ئێمە دەتوانین بتوانین لە چاپتەر 3 باسمان کرد بتوانین تەصنیفی سۆڵفەکان بکەین کە دەتوانین سێ شیکارمان هەیە یەک لەم شیکارانە پێی دەڵێن ئاندەر دامپینگ ئۆڤەر دامپینگمان هەیە لەگەڵ کریتیکال دامپینگ طبعا جیاوازەکانمان باس کرد دۆز بە خێرایی بۆ بەبیرهێنانێتەوە لە ئاندەر دامپینگ ئۆسیلێشنمان هەیە وردە کەم دەبێتەوە فراوانی لەرینەوە تا دەبێتە سفر ئۆڤەر دامپینگ ئۆسیلێشنمان نییە لە کریتیکال دامپینگش ئۆسیلێشنیشمان ئەو تەجروبەیە کە ئێمە دەیکەین بەندۆڵی سادە یان هارمۆنیک ئۆسیلێتر لە مختبەر لە حقیقەت ئاندەر دامپینگە نەک هارمۆنیک ئۆسیلێتر کە پێشتریش باسمان کرد کەواتە جارێکتریش ئەگەر داوای differential equationەکەی کرد لێرە دەوەستین بەڵام ئەگەر وتی solve بە پێی قیمەتەکانی m و c و k دەتوانین جۆری شیکارەکەش دیاری بکەین بزانین کام لەمانە وەردەگرێت ئاندەر دامپینگ ئۆڤەر دامپینگ یان کریتیکال دامپینگ جا بەو شێوەیە دەتوانین ئەگزامپڵی تریش شیکار بکەین لە بەکارهێنانی هاوکێشەی لاگرانژ لە ڤیدیۆی داهاتوو ئینشاڵڵا باسی چۆنیەتی بەکارهێنانی هاوکێشەی لاگرانژ دەکەین بۆ سیستمێک کە ژمارەی کۆردینەیتەکانی دوو بێت بەڵام لێرە دەوەستین
چکە n دەبێتە 2 دیفرنشیال ئیکوێشنی لاگرانجیش دەبێتە 2 یعنی لە باتی ئەوەی ئێمە یەک هاوچێشەمان هەبێت لە بۆ لاگرانج 2 هاوچێشەمان دەبێت ئیکوێشنی 1 ئیکوێشنی 2 بەڵام ئەوەی ئەمڕۆ لێرە دەوەستین بۆ بابەتی داهاتوو یان بۆ ڤیدیۆ داهاتوو باسی شکارکردنی هاوچێشەی لاگرانج دەکەین بۆ سیستمێک کەوا ژمارەی کۆردینێتەکانی 2 بێت. هەشە